ناڕەزایەتی و ڕەخنەکان بەردەوامن دژی پرۆژەی بەناوڕووناچی حکوومەتی ماوە بەسەرچوو کە خەریکە تاریکیەکەی هەموو هەرێم دەگرێتەوە. ئەو پرۆژەیەی کە ڕووی قازانجی لە گیرفانی کۆمپانیەکانی حزب و ڕووی بارگرانیەکەشی وەکو هەمیشە لەسەر خەڵکە. ئەندازیارێکی کارەبا دەست لەسەر برینی کارەبای 24 کاتژمێریەکەدا دەنێت و دەڵێت تێر ئاگای لە برسی نییە و نرخەکان لە ئاستی ژیان و بژێوی خەڵک و هاوڵاتیاندا نییە. دەشڵێت ناکرێت کللتورێکی 30 ساڵە بە زەبری باج و غەرامە بە هاوڵاتیان بگۆڕدرێت. بەڕاستی وەگەڵێ تێر ئاگای لە برسی نییە، سعرەکان تێچووەکەی ئێستا لەگەڵ ئاستی مەعیشی و بژێوی هاوڵاتیانان نییە. لەم ژیانە بارودۆخە سەختەی وڵاتی خۆمانە کە موچە زۆر دواکەی و بارودۆخێکی ئابووری سەخت هەیە. لەم بارودۆخەیە موچە سعرەکەی لەو ئاسەیان نییە، لەو ئاسەیە زۆر زیاترە. دەتوانم بڵێم 3 قات 4 قاتی سعری پێشووە. وڵاتی ئێمە لە عێراق و لە کوردستانە کەلتورێکی 30 ساڵیمان هەیە، هەموو شتێکمان بە کارەبایە بەهۆی بەردەستنەبوونی و هۆکارەکانی تر. ئەوەیش ناکرێ کەلتورێک 30 ساڵە هەیە تۆ بە تەنها بە چەند مانگێک بە زەبری سعر چارەسەر بکرێت. پەرلەمانتارێکی پێشووی کۆمەڵی دادگەری دەڵێت بە هیچ جۆرێک نابێت نرخی خزمەتگوزاریەکان زیاد بکرێت لە کاتێکدا بە 2 مانگ جارێک موچە دابەش بکرێت، چونکە ئەوە ناداتپەروەریە. نرخی خزمەتگوزاری بە هیچ جۆرێک زیاد ناکرێت کە بە 2 مانگ جارێک موچەی پێ بدەیت، یاخود لە ساڵدا 3 موچەی لێ بخۆی، یاخود قەیرانی دارایی ڕووی لە ناوچەکە کردبێ و خەڵک کار و کاسبی نەبێ بیکە، یاخود خەڵک لەسەر هێڵی هەژاری بژی. باشەگەر موچە نەبێ خەڵک چۆن بتوانێت پارەی کارەبات پێ بدە، نرخی کارەبات نرخی خزمەتگوزاری کارەبات پێ بدە. بۆیە ئەمە یەکسانی نەبەرامبەری بێک، ئەمە وا دەکەن عەدالەتێکی زۆر ڕوو بدات لە نێوان هاوڵاتیانی، چونکە کە نرخی کارەبا زیاد دەکەی بە یەکسانی لە نێوان هاوڵاتیەک، ئەوە دەوڵەمەندێک و هەژارێک زۆر جیاوازیان هەیە لە پێدانی ئەو نرخە. تیمی ڕۆژنامەوانی پەیام بۆ وەرگرتنی زانیاری ورد لەسەر پرۆژەی بەناوڕووناچی سەردانی نووسینگەی وەزیری کارەبا و وتەبێژی وەزارەتی کارەبای کرد، بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن. کابینەی نۆیەم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی کە بە کابینەی نەهامەتیەکان ناسراوە، جگە لە خواردنی چەندین موچە بە ڕێگەی جیاوازیش کاری کردووە بۆ ڕادەستکردنی وەزارەت و دام و دەستگا خزمەتگوزاریەکان بە کۆمپانیەکانی حزب و گرانکردنی خزمەتگوزاریەکان لەسەر حسابی گیرفانی خەڵکی هەژار. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.